مەرگەساتی ئەنفال دیارە لەسەر دەستری ڕژێمی لە ناوچووی بەعاس تاوانی ئەنفال بە 8 قۆناغ سەرەتا لە ناوچەکانی دووکان و دۆڵی جافەتی دواتر ئەخیر قۆناغیان لە ناوچەی بادینان باش قۆناغ ڕژێمی لە ناوچووی بەعاس هەستا بە پلانێک بە ئامانجی لە ناوبردننی گەلی کورد ئەوەی کەما بووە دوای جەنگی ئێران عێراق دیاتر لە 182,000 هاوڵاتی بران و هەنێکیان لە قۆناغی 5 و 6 و 7 کە ڕەشترین قۆناغا زۆرێک لەو هاوڵاتیانە ڕاستەخۆشەیی دەکران یاخود زیندە بەچاڵەکران. دوای ئەوە بەداخەوە دوای مەرگەساتی هەڵەبجە دوایەوەی خەڵکی هەڵەبجە زۆرێکی ئاوەڵی وڵاتی ئێران بوو لە گەڕانەوەی خەڵکی هەڵەبجە بۆ عێراق بەر شاڵاوی ئەنفالی کۆتا شاڵاوی ئەنفالەکەون و زیاتر لە 1965 هاوڵاتی هەڵەبجەیش ئەنفالەکرێ لەو ژمارە لە سەروی 150 هاوڵاتیەوە شەهید دەکرێت دیارە هاوڵاتی ئەو خەڵکانی هەڵەبجە کە لە کاتی خۆیان لە ڕاگیراوە ئەو گرتوخانانەی کە لە نوگرە سەلمان و تۆپزاوا و عەرعار لەوێ ئەبن ژمارێک لەو هاوڵاتیانە شەهید دەبن. ئێمە لێرە جارێکی کە وەکو هەڵەبجە بەداخەوە لە هەموو ڕۆژە مەینەتیەکانی ئەم وڵاتە و بە تایبەتی هەرێمی کوردستانە پشکمان هەیە لە تاوانی ئەنفالیشە هاوشانی ناوچەکانی گەرمیان و بەرزان و هەرێمی کوردستان لە هەڵەبجەش ئێمە ئەنفالمان هەیە. لێرە جارێکی کە سەری ڕێز و نەوازش بۆ ڕوحی پاکی شەیدانی ئەنفال و تەواوی شەیدانی کورد و کوردستان دائەنێوێنین لە ناو مۆنومێنتی هەڵەبجە پەیکەری ئەنفالمان هەیە. لێرە ئەمڕۆ ئێمە وەک ڕێزێک تاجەگوڵینە لەسەر بەردەم پەیکەری ئەنفادا دائەنێوێنین بۆ بەرزڕاگرتنی ئەو یادە. داواکارین لە حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی بەجددی بێنە سەرخەت لەسەر ئەوەی بە حکوومەتی عێراقی بچێتە ژێرە و بڕیاری کە کاتی خۆی لە ساڵی 2007 و دوجار لە 2008 لەلایەن پەرلەمانی عێراقیەوە تاوانی ئەنفالی بە جینۆساید ناسان و بێ بچێتە ژێرباریەوەی قەرەبووی کە سوکاری ئەنفال بکرێتەوە. ئەمڕۆی هەرێمی کوردستان ئەم دۆخەی ئێستا هەرێمی کوردستانی تایە بەداخەوە لە ناهەمواری سیاسی وای کردووە کە سوکاری قوربانیان بە دڵێکی پڕبرینەوە گلێ و گازندەیان هەبێ و مافی خۆیانە گلەیەکانیان تاسەر ئێسقان دروستە چونکە ئەو دۆخەی ئێستا هاتوۆتە پێش وامان لێکا وردە وردەخە مەرگەسات تاوانەکان کە دەرهەقمان کراوە ئەو مەینەتیانی بەسەر گەلی کووردا هاتووە خەریکە لە بیرمان بچێتەوە. بەڵام بۆ دەسەڵاتی سیاسی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ قەوارە سیاسی هەیە تاکە چەکی زەمانی مانەوەی ئەم قەوارەکە بتوانێت لەسەر ئاستی نێودەوڵەتی و چەکێک کە بەدەستیوتی ڕوبەڕی حکوومەتی عێراقی بابەتی ئەنفال و کیمیابارانی هەڵەبجەیە کە ئێمە تا ئێستا وەکو گەلێکی زوڵم لێکراو وەکو گەلێکی مەزلوم کە ئەناسێنین ئەو دوو وەرەقە بەهێزی کە هەمانەوە بەدەستمانەوەیە کارتی کیمیابارانی هەڵەبجە و ئەنفالە. با هەرچی مێژووی هەمانە لە ڕابردووە شۆڕشە یەک لە دوای یەکەکان بێ بەڵام دوجار ئێمە شۆڕشمان کردووە ئەوەی کە جینۆساید کراوین یاسایەکە لەسەر ئاسی نێودەوڵەتی ئەوەیە کە ئەم گەلە چەند جارێک جینۆساید کراوە. ئەنفال کیمیاباران کوردەفەیلیەکان یەزیدیەکان بەرزانیەکان کۆمەڵێ مەلەفی گرنگمان هەیە بۆیە لەم دۆخە وەکو قوربانیانی هەڵەبجە وەکو شەهیدان وەکو ئەنفال جارێکیکە لەگەڵ ناڕەزایی کە سوکاری شەیدانە لەگەڵ داواکاریەکانە داواکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان لەلایەنە سیاسیەکان چیتر ململانیەکان بەلانێن وەرن ئەوە خەڵکە قوربانی داوە ئێوەش لە پای قوربانیەکان بتوانین گەلی کورد لە کەناری مەترسی لەو نائارامی ئێستا هەیە لە هەرێمی کوردستانە وابکەن بێن لە مەرگەساتەکان ئالانی کەم گفتارەکانمان وتارەکانمان یەخین. جارێکی کە
سوپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەک هاوخەمی خۆمان و خەڵکی هەڵەبجە کە خۆمان بەشێکین لە ئەو مەرگەساتە بۆ ئەمڕۆی گەرمیان بۆ چەمچەماڵ بۆ دوکان بۆ هەموو شوێنانەی کە مەرگەسات تاوانی ئەنفالی ئەنجام دراوە هاوخەمین لەگەڵیانە لێرە ئێمەش جارێکی کە لە پای دانانی سەری ڕێز و ناوازش تا جەگوڵینەی خۆمان دائانێنین ئێوەش بەخێر بێن زۆر سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەک سپاس بۆ